ئەم کەناڵە ئۆفەرێکی زۆر ناوازەی بۆتان داناوە. کاتێک دەگاتە 5,000 سبسکرایب $30 دەکاتە خەڵات بۆ ئەو کەسانی سبسکرایبی کەناڵەکەی دەکەن. هەروەها $30کەش بە دڵی خۆتان دەتوانن داوای کارتی مۆبایل بکەن یاخود کارتی ئینتەرنێت. ئەگەر گەشتە 5,000 سبسکرایب تیر و پشکەکە ئەنجام دەدەین وە کەناڵەکە بابەتی کۆمیدی بڵاو دەکاتەوە. بچن سەردانی کەناڵەکەی بکەن و پشگیری لێ بکەن. ئینشاءالله جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان دەبێت. یانزە لەو خانوانەی کە بەرامبەر ملیۆنان دۆلار خانووەکانیان نەفرۆشتووە یەکێکیان لە کوردستانە. سڵاوتان لێبێ هاوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. فرۆشتنی خانوو بڕیارێکی زۆر قورسە و زۆر کەس هەن کە ڕەتی دەکەنەوە خانووەکانیان بفرۆشن یان لی بچنە دەرەوە بەهۆی سۆزەکانیان و یادگاریەکانیان و هەندێکیان پارەی پێویستیان دەست ناکەوێت بەرامبەری. لەم لیستەدا ئەو کەسانە دەناسین کە ڕەتی دەکەنەوە خانووەکانیان بفرۆشن بە هۆکاری جیاواز. بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک. پاڵ پشتیمان بکەن بەڵایکردنی ڤیدۆکە و لە بیرشی نەکەن ئەگەر نوێن لە کەناڵەکەمان ئەوە سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و دڵنیاش بن لە کارەکردنی زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکە بۆ ئەوەی هەردەم نوێترین بابەت بگا بەدەستان. ئێستاش با دەست بە ڤیدۆکەمان بکەین. یەکەم، یانگ. ئەوە شتێکی زۆر باوە کاتێک کۆمپانیەکان هەوڵ دەدەن خان و زەویەکان بکڕن بە مەبەستی فراوانکردنی پرۆژەکانیان و بەداخەوە لەوانەیە هەندێکیان لە ناو ساڵێکی گەورەدا جێ بمێنن وەک ئەوەی لەگەڵ ئەو پیاوە سینیەدا ڕوویدا کە ناوی یانگە. کاتێ ڕەتی کردەوە خانووەکەی بفرۆشێ بە یەکێک لە کۆمپانیەکان کۆتایەکەی کەوتە ناو چاڵێکی زەبەلاحەوە و دوای ئەوەی ئاو و کارەبایان لێ بڕی خۆی و خێزانەکەی وا پێویست بوو کە بۆ زیاتر لە میلێک بڕۆن بۆ هێنانی ئاوی خاوێن و لە بری کارەبا هەستان بە بەکارهێنانی مۆم و لایت بۆ ڕووناکی. دووەم، ئۆسێن سپرێنگەر. لە کاتی دەرکەوتنی پرۆژەکانی بیناسازی لە شاری واشنگتۆن ئەو پیاوە لەو شارە خانوویەکی بچووکی هەبوو. کاتێک کۆمپانیا گەورەکان بڕیاریاندا بە گەورەکردنی شارەکە و بنیادنانی باڵەخانەکان بڕی $2 ملیۆن پەیدا لە بەرامبەر خانووەکەی هەتا پێیان بفرۆشێ. بەڵام بەهۆی کە لە ڕقیەوە خانووەکەی نەفرۆشت و دەستبەرداری نەبوو. دواتر کۆمپانیەکانی بیناسازی دەستیان کرد بە بنیادنان لە دەوروبەری. ماڵەکەی وای لێ هات وەک ئەوەی گۆڕستانێکی چۆڵ بێ. دواتر کەزانی شوێنەکەی چیتر گونجاو نەماوە وای پێویست کرد بە بڕی $750,000 بیفرۆشێ و ئەمەش پارەیەکی کەمە بە بەراورد لەگەڵ ئەو بڕە پارەی کە پێشتر پێی دراوە. سێیەم، نیۆ چۆنگیان و چانگ چۆنیۆن. ئەو دوو هاوسەرە ڕەتیان کردوتەوە خانووەکانیان سۆڵ بکەن کاتێک ویستیان هەور بڕێک دروست بکەن لەو شارەدا و لە ئەنجامدا سەرچاوە مرۆیەکانیان لێ بڕدرا و ئەو دوو هاوسەرە حاڵیان خراپ ببوو و تا ئێستاش بەدوایەنەوەن بۆ ئەوەی کە ماڵەکەیان پێچۆڵ بکەن کە چەتەیان دەنێرنە سەر و چەند شتێکی تر لەو بابەتە. چوارەم، ئیدیڤ ماسفلد. کاتێک ئەو خانمە ئاگادار کرایەوە بۆ چۆڵکردنی ماڵەکەی ڕەتی کردەوە بە هیچ شێوەیەک ماڵەکەی چۆڵ بکە لەگەڵ ئەوەی بەرپرسان پارێکی زۆریان پێیدا بۆ فرۆشتنی خانووەکەی یان گواستنەوەی بۆ شوێنێکی تر. بەڵام ئەو ڕەتی کردەوە چونکە ماڵە بچووکە کۆنەکەی زۆر خۆش دەوێت و لەگەڵ دەستپێکردنی کاری بنیادنان خانووە بچووکەکەی لە لای مۆڵەکان مایەوە و خاوەنی پرۆژەکە بوو بە هاوڕێی ئیدیڤ و دوای 3 ساڵ کۆچی دوای کرد بەهۆی شێرپەنجەی پەنکریاسەوە. شتێکی جوانی کردبوو کە خانووەکەی وەکو ئامانەت جێهێشتە بوو لە لای فۆرمانی خاوەن پرۆژەکە کە ئەویش ڕەتی کردەوە خانووەکە بڕوخێنێ. پێنجەم، لاباو جین. لە ویلایەتی چیۆنگی چینی پیاوێکی بە تەمەنی چینی بە ناوی لاباو ڕەتی کردەوە کە خانووەکەی سۆڵ بکە بۆ بنیادنانی ڕێگای خێرای نوێ کە ئەو پیاوە لەو ماڵەدا دەژێت لە سەردەمی شیوعیەوە. ئەوە سروشتیە کە مڵکە تایبەتیەکەی خۆی بەجێ نەهێڵێ و بچێتە ماڵێکی تر و کاتێک خەڵکی سارە لێ دەخڕن بەناو ویلایەتی چیۆنگی چینی دەبێ ئاگادار بن لەو ڕێگەیە و نابێ شۆفێران بە دەنگی بەرز و بە خێرایی سارە لێ بخڕن چونکە پیاوێکی بەتەمەنە.
بەڵام پاش ماوەیەک پیاوە بە تەمەنەکە هاتە سەر ئەو بڕوایی کە خانووەکەی چۆڵ بکە و بەو جۆرەش حکوومەت بڕیاریدا خانووەکەی بڕوخێنێ. شەشەم، ڕێگەی خێرای چینی. لە ناوەڕاستی ڕێگەی خێرا لە چین دوو خانوو هەیە و ڕێگرن لە هاتوچۆکردن. ئەوە بوو کە ڕوویدا دوو کەس ڕەتیان کردەوە ماڵەکانیان جێ بهێڵن و لەگەڵ ئەوەش ئەو ڕێگایە زۆر پێویست بوو بۆ هاتوچۆ و ئاسانکردنی ژیانی خەڵکی کە یارمەتی شۆفێرانی دەدا لە بڕینی شارەکە بەبێ ئەوەی دانیشتوان هەراسان ببن. ئاساییە ئەو کەسانە ماڵەکانیان جێ نەهێڵن چونکە تەواوی ژیانیان تێیدا بەسەر بردووە. دواتریش بە دەوری ئەو دوو ماڵەدا ڕێگاکە دروست کرا. حوتەم، ڕێگای خێرا بە دەوری کێڵگەدا. ئەو ڕێگایە وا پێویستە چەندان کێڵگەی تێدا ببڕیت و بەلایەندا تێپەڕ ببی و کاتێک ڕێگاکە بنیادنێرا خاوەنی کێڵگەکان سۆڵیان کرد و چوونە ماڵێکی تر جگە لەم دوو هاوسەرە. یانگتان کە تەمەنی 72 ساڵە و ژنەکەی شین کە 71 ساڵە چونکە لە قۆناغێکی گونجاوی ژیاندا نەبوون هەتا یارمەتیان بدا لە بەجێهێشتنی ئەو کێڵگەیە کە سوور بوون لەسەر قسەکەی خۆیان و شوێنەکەیان بەجێ نەهێشت. کرێکاران بەردەوام بوون و ڕێگەکەیان تەواو کرد. شۆفێران دەبێت بە دەوری ئەو کێڵگەیەدا بخولێنەوە بۆ تەواوکردنی ڕێگاکە. ئەوەش بۆتە هۆی کێشە و گرفتێکی زۆر کە ئەو گۆڕانکاریە لەسەر GPS دەرناکەوێت. هەشتەم، ماڵەکانی دەوری ڕێگای خێرا. ئەگەر نەتوانی ڕاستەوخۆ ڕێگای خێرا دروست بکەی بەهۆی باڵەخانەکانەوە تاکە بژاردە ئەوە دەبێت بازنەیەکی بە دەوردا بدەی بە 360 پلە. وا دیارە کۆمپانیاکەش بە تەواوەتی واتای وشەکان و قسەکەی وەرگرتووە و ڕێگەیەکیان بنیادناوە بە دەوری 3 ماڵدا دوای ئەوەی ڕەتیان کردەوە خانووەکانیان جێ بهێڵن کە دەبوو ئەو 3 خانووە نەبایە بۆ گەیاندنی ڕێگاکە بە تونێلێک لە ژێر ڕووباری بێڵ. بەڵام بەهۆی کە لە ڕقی ئەو خێزانانە ڕێگاکە بەو شێوەیە بنیادنێرا. نۆیەم، ماڵێکی $1,000,000 لە مانهاتن بۆ سەردەمێکی زۆر لە پشتی تابلۆکانی ڕێکلام شاردرا بۆیەوە و زۆر کەسیش ئەو شتیان تێبینی نەکرد بوو. بەڵام وێنە کۆنەکان خانوویەکی 5/9 دەردەخەن. ساڵی 1900 زنجیرە دوکانەکانی میسیسی بەناوبانگ دروست کرا کە ماڵێکی بچووک هەیە لە شەقامی 104دا کڕیارێک کڕیوێتی بە بڕی $1,000,000. ئەو خانووی ئەو گۆشەیە بە مەبەستی تێکدانی پرۆژەی میسیس کراوە. لەگەڵ ئەوەی میسیس خاوەنی ئەو خانووە نییە بەڵام دیوارەکانی بەکرێ گرتووە بۆ دانانی تابلۆی ڕێکلامەکان. دەیەم، کێڵگەیەک لە ناوەڕاستی فڕۆکەخانەی ناریتە. لە جەنجاڵترین فڕۆکەخانەکانی باکووری ئاسیا فڕۆکەخانەی ناریتایە کە هەموو 90 سرکەیەک فڕۆکەیەک هەڵدەستێت و یەکێک دەنیشێتەوە. بەڵام ئەوەی باوەڕ پێنەکراوە بوونی ماڵە لە دووری چەند مەترێکی کەم لە فڕۆکەکان و کێشەی لە رزینیان لە هەموو هەستان و نیشتنەوەیەکدا و فڕۆکەکان بە نزمیەکی زۆر کەم دەفرن بەسەر ماڵەکەدا کە دەگاتە تەنها 40 مەتر و کاتێک فڕۆکەکە بە نزمی دەفڕێ ئەوە دەنگە زۆرەکەی و ژاوەژاوەکەی دەگاتە 100 دیسیبێڵ. لە دوای چەندان شەڕی یاسای لە نێوان جووتیاران و حکوومەتدا هەردوو لا ڕەزامەند بوون بە بەشی خۆیان کە حکوومەتی ژاپۆنی بەشی خۆی داگیر کرد بۆ بنیادنانی فڕۆکەخانەی ناریتا. بەڵام لەگەڵ ئەوەش حکوومەت پلانی زیاتری گەورەکردنی فڕۆکەخانەکەی هەیە لەگەڵ ناڕەزای جووتیارەکانیشدا. یانزەیەم، سیداد پاشا یاخۆ سیداد ئاوچی لە ناوجەرگەی بازاری کۆماری شاری کەرکووک خانوویەک بوونی هەیە کە لە 60ەکانی سەدەی پێشەوە تا ئەم ڕۆژوەکو خۆی ماوە هیچ دەستکاریەکی نەکراوە. خاوەنەکەی بە ناوی سیداد پاشای کوڕی جەمیل پاشای ئاوچیە کە بە سیداد ئاوچی ناسراوە کاتی خۆی لە کەرکووک پارێزەر بووە. لە ڕۆژگارێکدا ئەو دکتۆرای لە یاسا هێناوە کە لە هەموو عێراقدا چەند دکتۆرایەکی کەم لە بواری یاسا هەبووە لە تورکمانە ڕەسەنەکانی شاری کەرکووکە. هەر کەسێک خەڵکی شاری کەرکووک بێ یاخو سەردانی شاری کەرکووک و شەقامی کۆماری کردبێ بە دڵنیاییەوە ئەم خانووەی بینیوە. خانووەکەی سیداد پاشا دەکەوێتە ناوەڕاستی شەقامی کۆماری لە کەرکووک. سیداد پاشا لەگەڵ خوشکەکەیدا لەم خانووەدا دەژین. کەم کەس لە خەڵکی کەرکووک چیرۆکی پشت ئەم خانووە دێڕینە دەزانن. ئەوان لە سەرەتای ساڵانی 60ەوە لەم خانووەدا دەژین.
چەندین بەڕەپارەی خەیاڵیان بۆ پێشنیار کراوە هەتا خانووەکانی پێ بفرۆشن، بەڵام ئەوان هەرگیز ئامادەنین ئەو خانووە بفرۆشن. هۆکارەکەشی ئەوەیە کاتێک دایک و باوکیان بەهۆی ڕووداوێکەوە گیانیان لە دەست دەدەن، ئەوانیش بڕیار دەدەن بۆ هەمیشە لەو ماڵەدا بمێنەوە و لەگەڵ یادەوری دایک و باوکیاندا بژین، نایانەوێ یادگارەکانی دایک و باوکیان بفرۆشن. هەر بۆیە خوان لە خەڵکی بە دوور دەگرن، بۆ هیچ شوێنێک ناسن و بۆ هەمیشە کونجی تەنەهایە و گۆشەگیری هەڵدەبژێرن. ئەم خوشک و برایە هیچ کامیان هاوسەرگیری ناکەن و خانووەکەش نافرۆشن. لە کاتێکدا ئەو خانووە لە شوێنێکی بازرگانی هەڵکەوتووە و پارەیەکی خەیاڵی دەکات، ئەوان هەمیشە ڕەتیان کردوتەوە کە بیفرۆشن و بڕیاریان داوە تا مردن تێیدا بمێنەوە. سەبارەت بۆ ئۆتۆمبیلانەشی کە لە نێو خانووەکەدایە، ئەو ئۆتۆمبیلە ڕەنگ ئاسمانی لە وێنەکەدا دیارە زۆری شۆفرلێد مۆدێل 1940 لە هەمان کاتدا ئۆتۆمبیلێکی تری لێ ڕەنگ سوورە کە دەگوترێ هین برای بەڕێ سیدادا. سەبارەت بە جەمیل ئاوسی باوکی سیدات کاتی خۆی بەڕێوبەری تەندروستی کەرکووک بووە. ئەو ئۆتۆمبیلی کردو بە دیاری بۆ سیدادی کوڕی. لە پاش ئەو ڕووداوە هەردوو ئۆتۆمبیلەکە بە هیچ شێوەیەک نەجوڵێنراون و هەردووکیان دەیان ساڵە لە هەمان شوێندان. بەڕاستی خاوەنەکانی ئەم خانووە زۆر بە وەفابوونە بەرامبەر یادگاریەکانیان. زۆر بە دەگمەن کەسانی لەو شێوازە بوونیان هەیە لە ڕۆژگاری ئەمڕۆدا. و پرسیارەکەمان لە ئێوە ئەوەیە، ئەگەر ئێوە خاوەنی ئەو خانووانە بن، ئایا ئامادەن بیفرۆشن یاخود نا؟ هیوادارم لە کۆمنت وەڵامی خۆتانمان بۆ بنووسن. و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن، ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەتەکان بە ئاگادارکردنەوە بگا بەدەستان. و لە بیرشتان نەچێ هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە، ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وڵامتان دەدەمەوە. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.